سەرەتای ناسینی من بە شەیدڤیان دەگرێتەوە بۆ ساڵی 2003 کاتێک لە خەباتی پارتی چارەسەری دیموکراتی کوردستانمان نەکرد لە باشووری کوردستان لە دووس خوڕماتوو بوو. ئێمە لە کۆتاییەکانی 2003 ئاهەنگی کردنەوەی بارەگامان هەبوو لە دووس خوڕماتوو بۆ بۆنەوە هەواڵڤیان و چەند هەواڵێکی تری ئەنجومەنی سەرکردایەتی بەشدار بوون. بە ئامادەکاریی باشمان کردبوو بۆ ئاهەنگەکە، بەڵام بەداخەوە لە ئەو سەروبەندە ڕێگریمان لێکرا بۆی ئەو ئاهەنگە دروست نەکەین لە خوڕماتوو و بۆ ئەو ڕێگریە بۆ هۆی بشێوەیەکی زۆر ناخۆش لە ناو ئاهەنگەکە و دەوروبەری ئاهەنگەکە و تەقەکردن و ئەو شتانە بۆی ڕۆژی ئەو خەڵکە لەوێ زۆر خراو بوو لە دەرەوە خێزان لە ناوە خێزان هەبوو لە دەرەوە تەقەکردن هەبوو. ئالەو کاتەیە هەواڵڤیان ڕۆلی سەرکردایەتی خۆی بینی من باش نەمەناسیکەوە پلە و ڕێخستنی حزبی چییە، بەڵام لەوێ بینی مایکەکەی گرە دەستەوە دەستی کردە قسەکردن. قسەکانی کورد بوون بەڵام زۆر پوخت و جەوهەری بوون. ئەتوانم بڵێم ئەو قسانەی ئەو کردی لەو چەند دەقەیە بۆ ئەو خەڵکە لە ئەسنای ئەو گێرە شێوێنی و ئەو ڕێگیریانە ئەگەر ئاهەنگەکە بە جوانیش بکرایە ئەوەی قسەکانی ئەو کاریگەری نەبوو لەسەر ئەو دانیشتوان و ئەو میێوانانی کەوا لەوێ بوون و قسەکانی کرد بەڕاستی ئەو خەڵکە معنەویاتێکی گرت. ئەو خەڵکە ئەمجار ئەو خەڵکە ئێمە ناچین دەرەوە پێویستەوە ئاهەنگە بکرێ، بەڵامی تر لەبەرەوەی کێشە زیاتر ئالۆز نەبێ و شتی خراپ دروست نەبێ ئەمە ئاهەنگەمان بەتاڵ کرد و هەرکەس چووە ماڵی خۆی. لەوە من لەوێ زیاتر شەیدڤیانم ناسی ئەو بوو بۆ ئێوارە ئەتینە ماڵ ئێمە پێکەوە دانیشتین لە نزیکەوە بۆی لە نزیکەوە دیسانەوە لەسەر و ڕەوشە قسەی کرد. یعنی ئەو ڕەوشە ئێمە بەڕاستی بێتاقەت بووین، یعنی لەو ڕەوشە و کەوا یەکەم جاریشە بۆ شێوەیە ئێمە تووشی کێشێکی ئاوا بیان ڕێگریکی وابووین، تەجروبەمانیش کەمتر بوو، بەڵام شەیدڤیان بۆ ئێمە قسەی کرد. یانی وتی ئەو شتانە لە مێژە ینی لە شۆڕشی کورد و لە باشووری کوردستان و ناو شۆڕش ئەو شتانە و ڕێگیریانین لە کورد بین کورد بۆ کورد ئەو شتانە ئەبێ و ئاساییە، بەڵام گرنگەوە تا ئینسان مۆڕاڵ و معنەویاتی خۆی لە نەدەسا ئەم ڕێگیری بێتە نوێی خاڵی بەهێز بۆمان. فعلا ئێمە لەو دەقەوە تا ئەمڕۆ بۆتە ئەو ڕێگریانە بۆتە خاڵێکی بەهێز بۆ ئێمە تا بتوانین زیاتر خەبات بکەین. جارێتریش لە کۆنگرەی دووەمی پارتی چارەسەری کوردستان یەکتریمان لە نزیکەوە بینین لە بەغدا ئەو کۆنگرە بەسرا کۆنگرەی دووەم لە 1 2004 لە بەغدا کردمان. بۆیە کاتێک من لەوێ ئەرک و بەرپرسیارەتی نووسین و دیکۆمێتکردنی ئەو کۆنگرەم لەسەر شام و لەگەڵ هەواڵانم ئەم بینی مداخەلەکانی شەیدڤیان لەسەر پەیڕۆ پرۆگرام، لەسەر ڕەوشی سیاسی، لەسەر کار و خەبات، لەسەر ڕێخستن، یعنی مداخەلێکی زۆر کۆنکریتی بوو. یعنی ڕاستی شەیدڤیان کەم قسەیە کرد لە کۆنگرە، بەڵام کاتێک هەڵەسا و قسەیە کرد زۆر کۆنکریتیانە، چی لە ڕووی ڕێخستنەوە بێ، چی لە ڕووی سیاسیەوە بێ، چی لە ڕووی هەموو باشووری کوردستانەوە بێ، هەڵسەنگاندنەکانی بەڕاستی بۆ خۆی کتێبێ بوو. یعنی کاتی گوێمانەگرت وها ئەنی قسەیە کروێمەش گوێمانەگەر ڕاستی هەنێک کات بیرمانە چوو بنووسینەوە ئەوەنە گوێداری قسەکانی ئەوە بووین. یعنی ئەکەونە ئەستە کرد ئەزمونێکی زۆر زۆریە. کاتێ بە ڕەواڵەت سێری شکڵتە کرد زۆر مناڵ بوو، گەنج بوو، یعنی لە تەمەنا گەنج بوو، تەمەنێکی درێژی نەبوو، هەم لە تەمەنی ژیانی خۆی هەم لە تەمەنی ڕێخستندا، بەڵام کە گوێ لە قسەکانی ئەگرد و لە هەڵسەنگاندنەکانی ئەگەر واتەزانی ئەمە 20 بۆ 30 ساڵە ناو تێکۆشان و کار و خەباتی ڕێخستنی و سیاسیە ئیشەکات. یعنی ئەتوانم بڵێم ئەوەنە کەسایەتێکی لێهاتوو فەرماندە بوو، یعنی لە ڕووی عسکریەوە، لە ڕووی ڕێخستنیەوە، لە ڕووی بڕیار و پراتیکەوە. من ئەو لەو ماوەیەکەوە لە پەچەندەکە پێکەوە بووین، یعنی کەسایەتێکی زۆر جیاوازمە بینی. ناڵێم کە ئێمە تەزمونمان کەم بوو، تازەش بوونەوە حرەکەتە. یعنی کاتی شەیدڤیانمانە بینی، یعنی کات و کتێبەکان سەرۆکمانە خوێنەوە، هەڵسوکەوتی شەیدڤیانمان ئەبینی لە یەک ئەدرایەوە هەستە کرد تەمام ئەوەی سەرۆک ئاەتی وتوتی شەیدڤیان پراتیکێکە لە کار و خەباتی خۆیان، لە ژیانی خۆیان. ینی شتەکانی سەرۆکاپۆمان لە شەیدڤیانە ئەبینیەوە جارێکتر بەدەر لە کتێبەکانی سەرۆکاپۆ. یعنی ئەوانەی ڕێز سەرۆکاپۆ باسێکن لە شەیدڤیانە ئەمان بینیەوە. ینی شەیدڤیان بۆ خۆی کتێبێکی سەرۆکاپۆ بوو، ینی بۆ خۆی ینی ئەتوانین بڵێن ڕامانێکی سەرۆکاپۆ بوو لە ژیانە لە پراتیکیە ئەو شتەمانە بینی. و بەدوای ئەوەش کە شەید کەوت نامەکانیمان خوێندەوە و بینیمان تەواو لەوە دڵنیا بووینکەوە هەواڵ شەیدڤیان چەند تێزی سەرۆکاپۆی لە خۆیان بەرجەستە کردووە. کاتی نامەکانی ئەخوێنیتەوە ئەو کات دەرک بەوە ئەکەیکەوە چەند چالاکیێکی پێویست بووە، ینی بۆ سەردەمە چالاکیێکی تام لە کاتی خۆیان بووە و بۆ ئەو سەردەمە ئەتوانم بڵێم کاردانەوەیکی جار زۆری هەبوو، کاردانەیەکی هەبوو بە تەواوی سەری ڕێخستن، بە تەواوی تاکی هەواڵانە، بە تەواوی تەنانەت خەڵکی باشووریش ئەوەی هەواڵیانی بناسێ، ئەوەی حرەکەتی ناسیوە، ڕنگدانەوەی لەسەر تەواوی خەڵک و ڕێخستن و تاکی هەواڵان هەبوو کە چۆن بڵێ
ئیتر بەسە لەم قۆناغە بۆ قۆناغیتر پێویستە هەنگاوی جددی بنێ ئیتر بەسە خیانەت پێویستە لە چالاکی شەیدویانە ئیتر خیانەتکاران بنبەست بوون بێ ڕۆڵمانەوە بێ ڕۆڵ و بێ کاریگەرمانەوە ئەو خیانەتکاران کەەوە دوای چالاکیەکەی شەیدویان بۆ ئەتوانم بڵێم کلیلی سەرکەوتنی ئەو سەردەمە گۆڕانکاری لە قۆناغیەوە بۆ قۆناغێکی باشتر و بێ ڕۆڵکردنی خیانەتکاران چالاکیەکەی شەیدویان بوو.